ئاگر لە ئەنکەرە کەوتوتەوە و دووکەڵەکەشی لە ئاسمانی سلێمانی و ڕۆژ ئاوای کوردستانە. دوای کۆتایی هاتنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و ئاشکراکردنی ئەنجامەکانی بەتایبەت ئەنجامەکانی هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک، تورکیا لە ڕێگەی میدیا فەرمیەکانیەوە ئاڵمەتێکی گەورەی دژی یەکێتی دەست پێ کردووە و گفتوگۆکانیشی لەگەڵ پارتی چڕ کردووەتەوە بۆ بەشداریکردنی ئەو حیزبە لە ئۆپەراسیۆنە سەربازیەکانیدا دژی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە سەبارەت بە دروستکردنی دیوارێکی ئەمنی لە ناو خاکی هەرێم لەلایەن تورکیاوە. شارپرێس زانیاری گرنگی دەستکەوتووە. لەگەڵمان بن لەم راپۆرتەدا زانیاری ورد و گرنگ بۆ یەکەم جار ئاشکرا دەکەین. ڕۆژانی 16 و 18 ئەم مانگە هەڵبژاردننی تایبەت و گشتی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوەچوو. زیاتر لە 16 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەبوو. زیاتر لە 6 ملیۆن کەس لە عێراق و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان دەنگیاندا. لە کەرکووک بەراورد بە سەرجەم پارێزگاکانی عێراق ڕیکۆردی زۆرترین بەشداریکردن تۆمار کرا. بە گوێرەی ئەنجامەکانی هەڵبژاردن لە کۆی 16 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کورسی و پارتی دیموکراتی کوردستانیش 2 کورسیان بەدەستهێنا. واتە کورد 7 کورسی ئەنجومەنی پارێزگاکەی بەدەستهێنا. بەڵامەوەی پارتی زیاتر تووڕە کردو ئەوەیە جگە لە 5 کورسیەکە یەکێتی کورسیەکی دیکەی کریستیانەکانیش کە ڕێیان کلدانی سەرۆکایەتی دەکات لە کەرکووک مسۆگەر کردووە. بەوەژ یەکێتی ئێستا خاوەنی 6 کورسی ئەنجومەنەکەیە. سیناریۆکانی داهاتووی کەرکووک چین. تورکیا دەیەوێت بەم هەڕەشانە یەکێتی لە ئەرشەد ساڵحی دوور بخاتەوە کە لە ئێستادا ساڵحی لەگەڵ تورکمانەکانی دیکە بە سەرۆکایەتی حەسەن تۆران لە کێشەی گەورەدان. بۆیە تورکیا نایەوێت یەکێتی سوود لەو دەرفەتە وەربگرێت و کورسیەکانی ئەوانیش مسۆگەر بکات. لە دەشتی نینەوە بەوتەی غەیاز سوورچی کارگێڕی مەڵبەندی نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تایبەت بۆ شارپرێس قسەی کردووە دەڵێت دەنگەکانمان لە سنووری دەشتی نینەوە و بەگشتی سنووری پارێزگاکەش زۆر زیادی کردووە. جامی تووڕەیی تورکیا لێی دەڕژێت. بە گوێرەی زانیاریەکانی شارپرێس، تورکیا لە ڕێگەی میدیا فەرمیەکانی خۆیەوە دەستی بە هەڵمەتێکی گەورە دژی ئەو دەنگانە یەکێتی کردووە لە سنووری پارێزگای نینەوە و هاوکات لە کەرکووکیش لەو ڕۆوە جەختی کردوتەوە. ئەو دەنگانەی یەکێتی لە سنووری نینەوە و بەتایبەت شنگال و باشیک دەنگی پەکەکەی و بە یەکێتی دراوە کە میدیاکانی تورکیا بە 24,000 دەنگ مەزەندەیان کردووە. لەو ڕۆژەوە شارپرێزەوەی زانیوە بڕیاری درێژکردنەوەی ڕاگررتنی گەشتەکانی تورکیا و سلێمانی بۆ 6 مانگی دیکە ڕاستەوخۆ لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیاوە دراوە. هەروەک ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون باز لەوە دەکەن تورکیا و پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی چڕ و جددیان دەست پێ کردووە و تورکیا دەیەوێت لەم قۆناغەدا و دوای کۆتایی هاتنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پارتی ڕاستەوخۆ بەشداری ئۆپەراسیۆنەکانی بۆ سەر گەریلاکانی پەکەکە بکات. میدیای فەرمی تورکیا واتە ئەنادۆڵو ڕاگەندراوێکی فەرمی سوپای وڵاتەکەی بڵاو کردەوە کە ئاماژە بە کوژرانی 6 سەرباز دەکات لە سنووری دەڤەری برادۆست و بۆ ئەوەش شارپرێس زانیاری گرنگی لەباری بڕیارێکی ئەردۆغان و یاشار گولەر وەزیری بەرگری تورکیاوە دەستکەوتووە کە بڕیاریان داوە لەودی و سنووری بادینانەوە واتە لە ناوچەکانی حاجۆمەران و باڵەکایەتی واتە بەگشتی لە دەڤەری برادۆست با قوڵایی 30 کیلۆمەتر دیوارێکی ئەمنی دروست بکات. هەرەوەندەش نا باڵکو ئەردۆغان ڕۆژی شەممە بەتوندی قسەی کردووتی لە باکووری عێراق واتە هەرێمی کوردستان مەبەستێتی داردەستی ئیمپریالیزم هەن ئێمە بەتوندی لەوان دەدەین. ڕۆژی شەممە ڕەجەب تەیب ئەردۆغان لە وتارێکیدا باسی لە تۆڵەی کوژرانی 6 سەربازەکەی کردەوە و ڕایگەیان خوێنی شەهیدەکانمان لە لوتی پەکەکە و هاوکارەکانیان لە باکووری عێراق و سووریا دەردەهێنینەوە کە ئەمە ئاماژەی ڕاستەوخۆیە بۆ ئەوەی تورکیا سڵ ناکاتەوە لە هەر هێرشێک بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچەی ژێردەسەڵاتی یەکێتی بەتایبەتی. هەر لەم چوارچێوەیەدا وەزارەتی بەرگری تورکیا لە دوو ڕۆژی ڕابردوودا ڕایگەیان
26 هێرشی ئامانجداریان بۆ سەر بنکەکانی پەکەکە و هاوکارەکانیان لە هەرێمی کوردستان و سووریا ئەنجام داوە. شەوی شەمە لەسەر یەکشەمە تورکیا هێرشێکی چڕی ئاسمانی کردە سەر باشوور و ڕۆژاوای کوردستان، بەڵامەوەی لەو هێرشانەدا نوێ و جێگەی سەرنج بوو ئەوە بوو تورکیا بۆردومانی ڕەقەی کرد کە پێشتر هەرگیز بۆردومانی ئەو پارێزگایی نەکردبوو. هابەرتورک لە راپۆرت و بابەتە هەواڵەکانیدا دووبارە باسی هاوکاریەکانی یەکێتی بۆ هەسەدە دەکات و پێی وایە سەرەڕای هۆشداریەکانی ئەنکەرە، بەڵام بەرپرسانی یەکێتی بەردەوامن لە هاوکاریکردنی شەڕڤانان لە ڕۆژاوای کوردستان.